لە سنووری چەندین گوندی قەزای چەمچەماڵ هاوڵاتیان پاش بێ ئومێدبوونیان لە بەڵێنەکانی حکوومەت لە سەرەرکی خۆیان و ڕێکخراوە خێرخوازیەکان ڕێگەوبانەکانیان نۆژەن دەکەنە و چەند پردەیەک دروست دەکەن. هاوڵاتیانی گوندی زینانن لە سنووری ناحیەی سەنگاو با هاوکاری ڕێکخراوێکی خێرخوازی سەرقاڵی دروستکردنی پردێکن پێش هاتنی وەرزی بارانبارین. بەوپی لەم شوێنەدا و لە ساڵانی ڕابردوودا چەندین کەس بە هۆی دروستبوونی لافاوە گیانیان لەدەستداوە و بوونەتە قوربانی. وە ساڵی پارەکە خۆتان مەوجودون لەیرانە ئەو کەناڵە بەڕێزەی ئێوە هەرچەندێت تکامان کردو بۆ بەرپرسان و بۆ لێپرساوان و بۆ لە مدیرناحیەوە هەتاکو ڕۆیەتە قایم خامولێەوە بۆ سەرتر و ئەملاودا محاولەمان کردووە هیچ شتێکمان بۆ نەکراوە. ئێمە یەک ڕۆژباران بوارە یەک هەفتە ئەگەر نەخۆشی هەرچۆنێکیشمان بواە مەجای ئەوەمان نەبوو لەم ئاوە پەڕین و زۆر سپاسی خێرخوازانەکەین بەڕاستی خێرخوازان هاوکاری کردوین و بە تایبەتی ڕێکخراوی ماڵی هاوکاران زۆر سپاسیانەکەین. بەڵام ئێمە خاوەنی 24 ئەنفاری لەم گوندە ئەگەر لە ڕێک بڵێن هاوکاریەوە بێت ئەوە حکومت خۆی هاوکاری ئێمە بکرێتەوە بەڵام بەداخۆ حکومەتیش کات هاوکاری لێ ئابڕی لێ ئێمە نەداتەوە. ئاوی هەموو سەنگاویش ئەوە تا لە زینانەوە دابینێکە بە شەرتێکیش کە دابینی کردووە وعدیەوەی پێداین کە جادەکەمان بۆ چاک. ئەندازیاری سەرپەرشتیاری پرۆژەکەش دەڵێت پردەکە بە شێوەیەکی ئەندازەیی دروست دەکرێت و بە تەواوبوونی پردەکەش گرفتی هاتوچۆی چەندین گوندی سنوورەکە لە وەرزی زستاندا چارەسەر دەبێت. سەرپەرشتیاری پرۆژەکەش باس لەوە دەکات لەگەڵ ئەوەی چاکردنی ڕێگەوبانەکان و دروستکردنی پرد هەرکی سەرشانی حکوومەتە بەڵام بەهۆی بێباچی لایەنە پەیوەندیدارەکان ئەمان وەکو وەرکێکی ئاینی مرۆڤایەتی بە هاوکاری خێرخوازان و سەرمایەداران هەستاون بە دروستکردنی چەندین پرد لە گوند و ناحیەکانی سنووری قەزای چەمچەماڵ. لە پاشەوەی کە خەڵکی ناوچەکە بەڕاستی زۆر داوایان کرد لە لایەنی پەیوەندیدار کایم کارەکەن بەس بەڕاستی وەک پێویست نادەمێنەوە. ئێمە شوە کاری خێرخوایی کە بڵێن بەردەوام خەریک کارانین ئەم پردە هەڵسای بەم کارە ئەم پردە درێژیەکەی بە باڵەکانەوە 22 مەترە بەرزێکی 4 مەترە پێکاتۆ لە 3 چاو پانێکیشی 4 مەتر و 30 سانتیمە وە لە ڕووی کاری هەندەسیەوە سوپاس بەخوا ئیشەکەمان کامل هەندەسیە. دیارە ئێمە لە ساڵی ڕابردووە کە هەر کەناڵەکە جەناوتان راپۆرت دەگیرە سەر ئەم خراپی ئەم ڕێگەوبانە کردووە. ئێمە وەکو ڕێکخراوی خێرخوازی ماڵی هاوکاران هەڵساوین پشتیوان بەخوای گەورە بە هاوکاری خێرخوازان و دانیشتوانی ئەم گوندە بەڕێزە کە گوندی زینانە لە ناحیەی سەنگاو ئینشاءڵڵا هەڵسیمە دروستکردنی ئەم پردە پشتیوان بەخوای پەروەردگار. دیارە ئەم ڕێگەوبانێکی زۆر خراپ بووە هەتا ئێستا بە هۆکاری خراپی ڕێگەی ئەم گوندە بۆیە ناڕەحەتی دروستکرێ بۆیان ئەگەر بێت و یەک ڕۆژە بارانە باشبارێ ئەم گوندە تا هەفتەی ناتوان دەرچن لە ئاوەیەک. بەشە نەوت و بەشە خۆراک و موچەی هاوڵاتیان و فەرمانبەران لە بەغداوە دێ. خێرخوازان و هاوڵاتیان و ڕێکخراوە خێرخوازیەکان هاوکاری کەرتی تەندروستی و کەرتی پەروەردە و تەنانەت دروستکردنی پرد و ڕێگەوبانەکان و دروستکردنی مزگەوت دەکەن. پرسیارەکەی هاوڵاتیان لێرەدا ئەوەیە ئایا حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان لە ئێستادا چکارن؟ جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام گوندی زینانە لە سنووری ناحیەی سەنگاو.